ڕۆمان کورە ڕۆمان ڕۆمان خانزاد کچێ خانزاد بەڵێ بەڵێ چ بووە چییە کا ڕۆمان شاوەشی ڕۆمان کا چوویتە لەم سوزان چێوە چووە کچێ کو نازانی ئەدێ تو داگنی چوویتە مزگەوتێ و تەواوی ئەم ڕۆژێ خۆم دەمزانی باشە ئەتوو چ داکەچی ئەمە 100 جار پێم گوتی لێ نەگەڕێ ئەو کوڕە بستە مزگەفتێ لۆ لێگەڕای بستە مزگەفتێ کوڕە گوناح دەگاتێ ئەتوو بە خۆت نێژی ناکەی لێ واز لەو کوڕی ناینێ کچی ئەمە چم کردیا ئەمە کوڕی خۆمە حەز ناکەم بستە مزگەفتێ دوایە ئەوە تونڕەو دەرەچی تونڕەو ئەمە چی لێ بکەین ئێستا لێ نەگەڕین باشترە نەک دوایە والله ئەمە لاقەم نێ خۆم گوناح بار ناکەم ناوەڵڵا پێی بڵێ مەچۆ مزگەفتێ کچی ئەتوو چ داکەچی ناتوانی ئەو کوڕەی تەربیەت دەی ئێستا بە خۆم دەچم عیلاجی دەکەم تێگەشتی کێواچی وەرە وەرە مەڕۆ وەرە یا ربی خوایە هیدایەتی بدەی خوایە ئەتوو وەرە ئەمن هەستم بە کوڕم بڵێم مەچۆ مزگەفتێ خوا هیدایەتت دا یا ربی بابا وتشتكي للكوانا ادي دوام الشركه دي بابا لقسم لقرناكي تشي بس دبري هاتي ما مزقفتي بەڵێ ئەم چەند جار پێم گوتی ئەتوو کوڕم بێ مزگەفتێ ئەتوو تێناگەی لۆ دەکەی بابا السيرة زۆربەی بابەکان داد و بێدادیانە لەدەست کچ و کوڕەکانیان کە بێشەرعی خودای دەکەن ئێستاش تو بە من دەڵێ بەڕۆ مزگەفتێ نێژی بەکە کوڕم ئەوەندە مەچۆ مزگەفتێ دینی ئەوەندە بە قوڵی وەرمەگرە تێگەشتی بابا گیان بە قوربانت بم دینی ئیسلام ئەوهانیە کە تۆ باسی دەکەی بابا جوانترین دینە ئەتوو لەبەر چووها دەڵێ بابا کوڕم حەز ناکەم بچەم مزگەفتێ ئێستا دوایە بچم مێشکت دەشۆنەوە ئینسانێکی تونند لێ دەرەچی ئەمە چ بکەم بابا گیان بە قوربان بم دینی ئیسلام توندڕەوی شتێدا نییە ئەتوو لێ باسی ئەو شتانە دەکەی بابا کاکە مەچوومە تێگەشتی حەز ناکەم بچی بابا بە قوربانت بە بابا تکات لێ دەکەم بابا جان وڵڵا توندڕەوی تێدا نییە ئاخر لەبەر چە تووەها دەڵێ بابا کوڕم ئەمن حەز ناکەم بچیە مزگەفتێ تێگەشتی ئێستا تەواو ئەوەندەی مەرێ ما بیبڕێنەوە بەسە تاو هیچ قسەی نەکەی تاو خانزاد کچێ خانزاد ئەو جارەژە مزگەفتێ هینامەوە چاودێرێکی باشی دەکەی نالی بستۆ مزگەفتێ تێگەشتی دەبڕە کوڕم خۆوازم نبینە بابا کرد دەبڕە دەی بڕە کوڕە گوناح دەگاتێت و لەو کوڕەیەکەی گوناحم ناگاتێ کوڕی خۆمە بە خۆم تەربیەت دەم ئاگال لێبی ئێستا ئیشم هەیە دەڕۆم وەرە مەڕۆ مەقلوبەم لێنایە وەرە ئەجە خواردن تووکەی نێ دەخورێت دەستا و ئەوەندە خۆشە لۆ ئەدی هەرێ خواردنە بۆ تۆ خوارد ئەوە ڕۆی پێشترێ نەمدەزانی ئێستا هەموو شتێکی دەزانم تێگەشتی بەڵێ بەس ئاگات لەو کوڕێوی چاودێری ئەو کوڕێ بکە خۆ ئاوی زارێ ئەزانم چەزانی وەرە ئەزانم 2 دینارت تاتە بەرکت غرور بووی بەس خوا هیدایەتت داتن ئەتوو تەربیەتی کوڕەکەت بدە لێ نەگەڕێی بستە مزگەفتی ئەوە ئیشی تو هەقل لەسەر من نەبی تێگەشتی
خوایە خوا هیداەتی بێ خوایە خوایە لەدەست ئەو پیاوە کوسەری لەسەری ئەو کوڕەی نایە ئەردا بام لۆمان لێ دەکات دا خۆ من چکوڕی خەڵکی نیمە یعنی گەوە چکوڕی خەڵکی باما بچم لە بارەکە ڕام بردبە بچوو بامە دیسکۆی تێر ئەولام کردبە ئەو کاتی بابم دەستخۆشی لە من دەکرد وەڵاهی کوڕم نازانم بابت جاران ئەوەندە باش و ئەوەندە نەرمە حەلیم بوو ئەوەندە بەدین بوو سەری سوبان نوێژی ناچوو بەس لەوەتی دەوڵەمەند بووە ئارد و ئاسمان گۆڕایە بەس هەر کۆچی بی کوڕم بابتە دەبی هەرچی بڵێ بەگوێ بکەی دا باەکشت پێ بڵم ئەمن واز لە خواپەرستی ناینم تێگەیشتی دایە نەواز لە مزگەفتی دەیدم نەواز لە نوێژیش دەیدم ئەو هاشی پێ بڵێ وەڵاهی کوڕم ئەمەش حەزم لێ نێواز لە خواپەرستی و نوێژ و ڕۆژی خۆت بینی بەس بابتە چی لێکەی ئێستا دا ئەم باەکشت پێ بڵم بابم سەریشم ببڕی ئەمن واز لەم نوێژی ناینم تێگەیشتی دایە ئەو هاشی پێ بڵێ خوایە یا ڕەبی خوایە هیدایەتی بدەی خوایە کو سەری لەسەری ئەو کوڕەی نایە ئەدی وایە وچی هەندێک کوڕی ئەگە هەموو دەمێ لەبەر و نادی و لەبەر و دیسکۆیان بی ئەو دەمی چەکەی خوایە بە قوربان خوایە بمان پارێزی خوایە هیدایەتی بدەی جانەکەم تووڕەمە بە ئەوڕۆ دێمە خزمەتت نەخێر ناتوانم ئەم شو دەرەمە ماڵی براکەم نانا نابی بچی ئەمنۆ سێ ڕۆژە نهاتیمە لای تو بمزانیایە قەت سەر بە هەوێشم پێ نەدەکردی ئیدی ئاخر پێم دێت و لە چیت کەمە ئاتوونە هەیتە سارێ لۆم کڕی بەس پێم دێت چیت کرد دەوێ نەخێر شێرزاد من گوتم خانوویەکەم بەناو بکە نەت کرد ئەویش لۆ دەکڕم کچێ دەرەیسی قەت نییە چییە با هەمە بەڵام وەعد دەدەی کچێ واعەت باشە گیانە بەس با ئەم شەو بڕۆمە ماڵی برام سبەی دێمەوە باشە جانەکەم ئاگال لە خۆت بی ئەوە تەلەفۆنەکەم نەگەرە دوای تەلەفۆن لۆ دەکەم باشە باشە گیانە خواحافیز بەڵێ کاک عەباس بارەکان گەیشت دەست خۆش سیتەم عەلەفە زۆر باشە کاک عەباس مەوادەکان بنە مەزەنەکەی سەر ڕێگای مووسڵ باشە جانە دە باشە خواحافیز خوال لەگەر ئەی بەخێر بێنەوە سەرچاو کاک شریک سەلامەت بی کاک شێرزاد ئەوە گرێبەستەکەمان تەوقیع کرد دەستەکانت خۆش بی ئیشەکی زۆر باش کرد بە چەندی تەوقیعت کرد تەنی بە 120 دلاری وەڵا زۆرە باشە ئەدی ئەمە نەمگۆ بە 100 دلاری عەقدەکەی بکە ئەو تازە مزاکرە بەڕاستی ئیشێکی خراپ مشتریمانەیە بە 130 دلار چی ئەو مشتریە ئەبوو عەلی هەیە کورۆ پارەی نەقدی نییە بابا ئەو هەر دەوێت بە قەرز بباتە شتیوان نییە تازە و جارە کردمان بەرعاڵ دەستان خۆش بێ زارشکە غەڵەتی وا دووبارە مەکەنەوە باشە ئینشاءڵڵا ئێستا کەش هەندێک ئیشم هەیە دەچمە دەرێ ڕەنگە نێمەوە شەریکەی ئێرە ئامانەتیش بۆبی باشە دیارە خوا عافی چاوەکەم چای خوا عافی. باوکە جان وازە شەریکایەتی ئەمە بێنە زۆر شانە سەری بە دواوەیە بەخوا لەوە دەزان بیر بێ نەکردەوە بەس مەجارێکم لێ با مشتریەکان سەح بکەم هەجی تێرەگەین باشە باوکە زانین چییە بێ خێر لێ بینشاڵە باشە بەس تۆزێک مەجارم لێ ئەم دەزانم چ دەکەم ئینشاءڵڵا صدق الله العظيم بارك الله کوڕەکەم بارك الله بەڕاستی ئەمە بەس دووشەمان و پێشەمان خولەکەمان دەست پێ دەکەین کۆمەڵە قوتابی بەچی جەناب دێنێرە بەس ئەو ڕۆکە بە تایبەتی لە بە خاتری تو هاتی مەچکۆ من دەزانم زۆر حەزت لێ قورئانی بخوێنی ئەرێ وەڵە مامۆستا ئەو جەهەر ماشەڵڵا چت لێبی لە چاو تەڵەبەکانی دیکە تەجویدت زۆر باش بووە الحەمدلله کوڕەکەی خۆ دەبا حەدیسەکی پێغەمبەرت لۆ باسکەم صلی الله عليه وسلم خۆشەویستمان دەفەرمێ لە ڕۆژی قیامەتێ حەفت کۆمەڵە کەس لە ژێر سێبەری خوای دانا کە هیچ سێبەرێک نییە تەنها سێبەری ئەو نەبێت یەکەچیان دەڵێ ئەو گەنجەیە کە دڵی هۆگری مزگەفتە وەچی زەنابێت ئیشاء الله
لە ڕۆژی حەشرێ لە ژێ سێبەری خوای تەعالە دەبی لەگەڵ باقی مسلمانەکانی دیکە. ئینشاءالله مامۆستا جان. ئای بسم الله چ بۆ دیسانەکە کانزار خا ڕۆمان لە دەرەیە لە دەرەیە ئەوە سەد تەلەفۆن لۆ بکەم جواب ناداتەوە لە کێیە؟ دیارە لەکەم برادەرانە لەکەم برادانە ئێستا تەلەفۆن لۆ دەکەم. تەوازی لێ بینە جارەکرد لۆ کرد جوابی نەدا دیارە مشغوڵە. زەڕە زەڕە جواب ناداتەوە. مامۆستا فێری کردیە جوابی بابی نەداتەوە. ئەوکو مامۆستا فێریەکە جوابی بابی نەداتەوە معقولە پشتیوە؟ ئێستا بەخۆم دەچمە مزگەفتی تێدەگەی؟ ئێستا وەختی نوێژەیە؟ دەزانم وەختی نوێژێ نییە ئەو لە بنجێ کوڕەکەی من دەخینی هەتا فێرە ئوسلوبانەی بکە فێرە شتی خراپی بکاتن ڕێزی بابی نەگری. واز بینە واز سێدە بەستا توش تربێتی ئەو کوڕەتدایە دانیشە دێنیجێ خۆ دانیش دانیش ناخۆشی کردیا خواز بکەی لەگە سۆفیاوەی هەتا ئێوارە منم لانە لەو ماڵەیە کاتن بەرەکەتی لەو ماڵەی نەهێشتیا. وەی خواز بکەی خوا ڕۆمان کوڕەکەم هەتی ئێستا چەند جوز لەبەر کردیا؟ والله مامۆستا دوو جزئم لەبەر کردیا. بارەکە الله بارەکە الله. کەواتە ئێستا دێنە سەر جوزئی سێیەم باشە؟ ئینشاءالله مامۆستا. ئەمن دەزام ئەتون یا الله وە چییە کوڕەکەم؟ بابمە مامۆستا. یا هەستا کوڕم مامۆستا لۆ واز دەکوڕم ناینی وازی لێ بینە تکال لێ دەکەم وازی لێ بینە واز دەکوڕم بینە بانێتە مزگەفتەوەندا لەسە خۆ بە کاکشێزاد ماشەڵا کوڕەکەی تو خۆی شەچ خراپی نەکردیە 5 فەرزە ڕۆژان دێتە مزگەفتی نوێژی خۆی دەکە کوڕەکی پاک و خۆیان خوا ناسا. ڕاستە مامۆستا خۆ ئەمنیش ئیسلامم بەس حەز ناکەم ئەوەن دەبێتە مزگەفتێ باشە حەز ناکەم دەوازی لێ بینە. باشە کاکشێزاد تو لۆ هەگۆڕای ئەتو پێشتر داهاتیە توش نوێژانت دەکرد خوا دەناسی ڕوو لە قاپی خوای دەکرد ئەتو لۆ هەگۆڕای لێ ناگەڕێ کوڕەکەشم خوای بناسی. مامۆستا تو واز دە قسانە بینە کە دێتە ئێرە مێشتی دەشورێتەوە ئەم حەز ناکەم بێتە ئێرە مێشتی بشۆنەوە. ئەتۆ بەڕاستە کاکشێزاد دینی ئیسلام مێشتی خەچی ناشواتەوە دینەکی خاوێنە دینەکی پێکەوە ژیانە کوڕەکانمان نەوەکانمان فێرە ڕەوشتی جوان دەکات لەسەر ڕێبازی جوان بڕۆن نەوەک بچنە ئەولای لە نادیان مەشروبان بخۆن و هەر ڕۆژێ مشکلەکە لۆ پێیاکاتن. ڕاست دەکە بابا. کوڕم ئەو ئاخر جارە پێت دەرێ مامۆستا ئەتوش تکال لێ دەکەم واز لە کوڕەکەم بینە باشە؟ باوەڕێن کوڕە بڕۆ. لا حول ولا قوة إلا بالله خويا قيشنا تروجتي يا خويا. هلا بكشم كو هي لو آخر نبي ها لو آخر نبي صد زارة ولا بس قفتي هنا كلهم يدك لو انت بدس فتوشم ده بس انتوش روناي بابا قناحي دقاتي بأخوي بابا لأخوي بتسي قناحي دقاتي. كنا بدس تخون ده كوشم ها ولا عاقل تاندكم واسمي شاتن دكن كسي واسمع تو زيت واسمع يا شباب قناحي دانيش والله عاقل تاندكم يا نبي عاقل يا لو ما ريدت عندكم انقلوا دكن شاتن دكن بس بارك الله لو بس بينهم واحدة إن شاء الله.
سەدیسان ئەو هەموو خەمە چییە؟ دیارە مشکت هەیە دەگەژنە تازەکەت. بڕوا بکەژنە تازەکەم زۆر زۆر خۆش دەوێت ئەو ئەبەدەن مشکلم لۆ دروست ناکە. ئەدی مشکە دەگە چی هەیە؟ ڕۆمانی کوڕم بڕوا بکە نازانم چی لێ بکەم. ئەو کوڕە بە مزگەفتێ گرتیە وازنانی دەترسێم لە دوا ڕۆژ ئینسانە چی ڕێو لێ دەربچی مامۆستا چی لێ بکەم. ئێ باشە خۆ مزگەفت جێ خراپ نییە. کوڕە خۆ نەمگوتێ خراپە بەڵام بەو شێوەی ناکە ئەو گرتیتی ئەو دەزانی چ ئەو 24 سعات لەوەیە 24 سعات لەوەیە ئەوەیان خراپە دەترسێ مێشتی تێکدەن مامۆستا. نابی دەبی ئاگات لێبی. چ بکەم چی لێ بکەم؟ باش باخیرەکت لۆ بکەم. دەفەرموو. باشە زۆر باشە بەس پێم بری ئەم چی لێ بکەم ڕێکم لۆدانێ. ئێ باشە لۆ ناهینێک ناو کۆمپانیای کۆمپانیا کوورە ئەو کابراایە چی مفتدەینە ئەو بێتە کۆمپانیا ئەو جە دێ دەرێ ئەوە حرامە ئەوە ڕیبایە نالی ئەمە ئیشەکەش بکەین دوای بە ئەسراری ئیشەکەمان بزانی ئەسڵەن هەر ڕازی نابی ئەوانەی قبوڵنی ئەو هەموو ڕەت دەکاتەوە. ئەی باش چ لۆ بکەین؟ ئەمنش ئەوەیە ئەمن نازانم بە خۆم چی لێ بکەم چی لێ بکەم. باش باخیرەکەم لۆ تو هەبیتن. دەفەرموو. ئیلاجەکەم هەیە بەڵام دەبی بەجێم بکەی. کوڕکو بەجێت ناکەم بەس ئەو کوڕی لە مزگەفتێ دوور بێخمەوە هەموو شتی دەکەم. باشە با دەگە دیاری کوڕم بیتە برادەر. کاک مەریوان کو لەگەری دەبتە برادەر ئەو کابراایەکی متەدەین ئەوە لە جێچکە زۆر زەحمەتەوە. تو دیاری ناناسی بەخوای شەیتان لە خشتێ دەبا. ئێدیاڵە باش ئێستا تەلەفۆنەوە دەکە بابێت. کوڕم سوپاس دەکەمەوە. گیانەکەم وەڵڵاه لە تۆ زیاتر کەسرم خۆش ناکەم. هەر تۆ هەی لە ژیانم باسی چیەکەی؟ ئەڵێ خیراکەی؟ وەڵڵا ئەتبینم بەس پلەم لێ باوکمە ئافرەتی چی باوکمە؟ جارێ خواحافیزم باوکم چیە دێ خواحافیز بەڵێ باوکە گیان جانە وەرە سەریشم پێدا. بەسەر چاو باوکە ئێستا دێ. باش کوڕم دێ خواحافیز جانە ئێستا دێتن. کاک شێرزاد خەمی مەخۆ مشکلەکەت حەل بووە. بزانی فەرموو. باوکەی گیان وەرە کوڕم وەرە. منت بان کرد. ئارێ وەڵڵا بەخێر بێ. چۆنی باوکەی گیان باشی؟ چۆنی مامە شێرزاد؟ چاوەکەمی خێر کوڕم پرسیارەکەم هەیە. فەرموو باوە گیان. کوڕم بینیت کوێ دەگە ڕۆمان کوڕی کاک شێرزادی؟ وەڵا باو هەرەوە نێ بینمان هەیە جار دێتە کۆمپانیا مناسەبەکانە ئەیبینین جار تەلەفۆنێکە هەر ئەوەیە زیاتر نییە. زۆر باشە ئەوزا حەزمازەیە ببیتە یەکەم برادرت. بۆ باوکەی گیان کوڕم دەمانەوێت بیبیە برادری هەتا تۆزێک لە مزگەفتێ دوور بکەیتەوە. بەسەر چاو باوکە. تەواو باش لە سبەینەوە ئەتو ئەو بەرنامەی دادنی خۆت. بەسەر چاو باشە کوڕم. بەسەر چاو باوکەی گیان. کاک شێرزاد تەواو. چاوت خۆش بی بزانم چیت پێ دەکرێ ئەم سوپاس دەکەم ئەگەر دووری بێخی و لە مزگەفتی. ئیشێک باوکم بڵێ ناتوانم بڵێم جێبەجێ ناکەم دەبێ بڵێم بەسەر چاو. ئەم سوپاست دەکەم. دەست خۆش بی کوڕم خوارد لەگەڵ بی. ئەگەر ئیشێکتان بە من نیە من ئەچمە خوارەوە. ناجانێ خوارد لەگەڵ. چیتان پێویست و باوە جا من لە خوارەوە. دەست خۆش بی. کاک شێرزاد تەواو. تەواو. تحيات لله السلام أشهد أن لا إله أشهد أن السلام عليكم ورحمة الله. السلام عليكم.
والد قولك يا رب. سلامت بداجة تسلا بطاقتي دا لسان باب ناتي توا أري والله يكرم هيش لنا هاجي توا نازم أو ما ويكا بيشش ما قناة توا بفيلي تجارة بي نازم. خود بطاقت ما كداجة إن شاء الله مشتاق باش دبي أري والله يكرم تسيلبك بابا كيف خلك. دا استا من تلفوني لبوبكم دالي ها او مراقبه دكاي يعني نازم سبكم دا عم براستي بيزار بيبا جيما دي كرم هسه زيم نو راخستي بروسا زي خوت هسه بابي من خوا قوري. خوا هدايتي دا آمين يا رب. خوا بدا أستغفر. ابو داجة ڕێدار خەمت نەبی زۆری نەمایە هەموو شتێک بەدڵی خۆمان دەبی بڕۆ دوای قسان دەکەین باک چۆنی گیانەکەم نەبوتمە خۆوە گیانەکەم لە خۆشی چاوی تو دەخۆمەوە سێ بێتاقەت بووی گیانەکەم حەزم لە نییە ئەوەندە بخۆیەوە ئاتوبرێ ئەمن هەر تەرچی دەکەم باشە شێرزاد گیان تۆ چەندت من خۆش دەوێ تێ چەندم تو خۆش دەوێ ئاسمان چەند بەرزە زۆر بەقەدەر هەر قەفتە بەقی ئاسمانتون خۆش دەوێ دەریا چەند قوولە زۆر بەقەدەر قوولایی هەموو دەریاکان خۆشتم دەوێ مای بەیبی ئای لاڤ یو تو مەچ باشە ئەوڕۆنانت خوارد بەڵێ بەڵێ نان خواردی ئەدێت و منیش خوارد عافیەتت بی شێرزاد خوا ئاگات لە خۆت بی باشە ئەوەندە مەخۆ گیانە تەرچی دەکەم هەر لەسە قسەیت و ئەویش تەرکەکەم جانەکەم باشە باواز لەوانە بینین ئیشێکم پێتە ئاتو ئیشت بەم بی فەرموو جانەکەم فەرموو شێرزاد خۆت دەزانیم براکەم دەیەوێت دوکانێکی شیرنەمەنی دابنێ ئەی پادانی لۆ دانانێ بەس هەندێک مەشاکلی هەیە چییە مەشاکلی هەندێک پارەی پێویستە پارە هیچ قەیدی دەکات چەندە هیچ هەردوو دەفتەر زۆرە گیانەکەم هەلەویاتەکە ئی تۆ دەبی ئێ ئەو وەکو شاگردێک ئیشت لۆ دەکەم ئەی زۆر باشە وەڵڵا و باشە فکرێکی خراپ نییە ڕازیمە یعنی بۆی دادەنەی هەر بڕوا بکە دەیدەمە دەست خۆت دەستت خۆش بێ گیانە لە خزمەت دام جانەکەم دیار کوڕی مەریوانی شەریکی بابم ئەو ماوەی زۆر خۆی لە من دەستگی دەکردەوە لە هەفتەیەک دوو جار دەهات بە شوێنم پیاسەمان دەکرد ئەمن پێم دەگوت بۆ تۆش نوێژ ناکەیت و لە کۆتاییدا تەنها خواپەرستیمان بە کەڵک دێت دەیگوت تەواوە بەڵام با دڵم نەرم بێت دێمەوە سەر ڕێگا ڕاستەکە منیش باوەڕم بەوە بوو کە نابێ بە زۆری خواپەرستی بە کەسی بەرامبەرت بکەیت خۆی پێویستە قەناعەتی لا دروست بێت دیار لە هەفتەی یەکەمدا قسەی زۆر جوانی دەکرد دەیگوت من هاوڕێی خراپم هەبوو هەموویان بۆ پارە لەگەڵم بوون بۆیە پێم باشە لەگەڵ تۆ ببم بە هاوڕێ منیش هەمیشە ڕێگەی باشم پێشان دەدا ڕۆژێکیان دیار تەواو قسەکانی گۆڕا مێشک تێک مەدە ڕۆمان وەستە وا تووڕابی من ئەمەوێت تۆزێک ئاسوودە بژیت کاکەوە ئاسوودەی نییە دیار و تو باز دەکەی دژی خوایە یعنی ئەگەر تۆ تۆزێک بگەڕیت تۆزێک خۆشی ببینی ئەمە دژی خوایە بەڵێ دژی خوایە ئەوە کا ئاسوودەیە ئەی ئەو هەموو سەرەت و سامانەتان بۆ چییە ناتوانی یەک تۆز بگەڕێ لەو شارە دیار سەروەت و سامان دەتوانێت لە شتی باش بەکاری بدی نەک لەو شتە قۆڕانە ڕۆمان گوێ لە من بگرە من ئەمەوێت تۆ چاوت بکرێتەوە دنیا ببینی شتی جوان ببینی دیار ئەو شتانە ئەتو باسی دەکەی بەدڕەوشتیە تێدەگەی ئەو من ڕۆیشتم ڕۆمان بەسە کاک شێرزاد چۆنی
پلانەکەم جێبەجێ کرد بەڵام زۆر کە لە ڕەخە وردە وردە مێشکیە شۆمەوە بەس پەلەم لێ مەکە تۆزێک زوو هەڵەچێ پێویستەرە یەک تۆز کاتم بەرێ دیار وازی لێ نەدەهێنام دەچوومە هەر شوێنێک دەهاتە ئەوێ جگە لە مزگەوت نەبێ ڕۆژێکیان شەیتان زاڵ بوو بەسرم جگەرەیەکی دامێ ڕۆژ ڕەشەکانی ژیانم دەستی پێکرد کرە شتە خراپە چێ دەچێشێت و کرە گەروم وێران بوو هیچ نییە وە جگەرەیە ئێستا مێشکت ئارامە بێتەوە کرە ئارامی چ منیش سەرەتا کێشام وا بوو بەڵام تۆزێکی تر مێشکت ئارامە بێتەوە کرە گەروم وێران بوو ئەو شتە چێ دەخۆی ئەوە بۆ گەرو باشە زۆر باشە دوای جگەرە ئەوە خۆ زۆر بەتامە کرە بینە گەروم وێران بوو بینە نانە ئەوە دوانت خوارد کارە بەسم ئێستا بزانە گەروت باشە بێتەوە کرە کاچ خۆم ئەو زغارە چێ دەخۆیت و کرە نازانی خراپە زغارە سەرەتا وایەوە بەڵام وردە وردە فێر ئەبی مێشکت هەمووی ئارامە بێتەوە کرە هەزار نەخۆشی هەیە لە جغارەیرا دروست دەبی سەرەتان لە جغارەی دروست دەبی نازانی ئەوە شتە چی خراپە ڕۆمان جۆ بگرە تۆ ئێستا تۆزە پێنگە نەفەزی بەس بخوا باشە بی ئێستا بزان چەندێت جۆ خۆش ئارامە بی بەس سێکە بینە دانەچکەم دێ بینە دانەچکەم دێ با بخۆم ئارام بوویتەوە هەرام بوومەوە بەس مایتە دۆنیا ئەوە تەواو بوو پەلەم لێ مەکە با بۆم بێنن بۆ تێنم یەک باشە دانەی تر نەما یەک نەماوە با بۆم بێنن بۆ تێنم واز لەوە بێنە هەستا ئەچینە شوێنێکی زۆر خۆش باشە چیۆم دەبێ هەستا دیار معتادی کردم ڕۆژانە دەیبردم بۆ شوێنی خراپ وازم لە مزگەوت و خواپەرستی هێنا شەڕی من و باوکم کۆتایی هات ئەوەندە مدمینی خواردنەوەشتی خراپ ببووم بەبێ دیار نەمدەتوانی هەڵ بکەم ڕۆمان چۆنی وازدەوەی بینە هینایتت چی تەوێ بینە دانەچکەم دێ ئاو هەموو بۆ خۆ باشتری باشە منیش باشی تۆمەوێ بڕۆین چیوە بڕۆین ئەچینە شوێنێکی زۆر خۆش شوێنی وەکو چیان دەر ئەچینە شوقەکەی باوکم شقا جەوێکی خۆشە با بڕۆین لەگەڵ من زەرەر ناکەین با بڕۆین با بڕۆین نۆشیکە بەخۆشی ئەو کچە دیارە دەبی جارەچکە بیبینینەوە لەو جوانترە بینینەوە پەلە مەکە بەجددی یعنی ژیان هیچ مانایەکی نییە هیچ گرنگەوەی تۆ جەوت خۆش بێ کوڕە لەوەی خۆشتر عافێتت بێ توێەوە
هیچ نییە برادەرێک دوابیدەوە یەک دقە دەوەرێرە جواب دەوەرە ئێستا دێم یەک دقە بەڵێ باوکە کوڕم چت کرد باوکەی جان یەک دقە پەلە مەکە وردە وردە با تۆزێ سەرخۆش بێ کوڕم دەست بە پلانەکەی بکە بەسەر چاو باوکە بێخەم بە خواحافیز خوات لەگەڵ باوکە ئەوە چێ بۆ قسە لەگەڵ دەکەت برادەرێک بوو هیچ نییە حەزیە کرد بێتە ئێرەویش دە پێی بڵێ بابێ نا قەینا تۆ وازدەوە بێنە باش تێکت پێ بڵێ دێتەوە بەس سەبرتەبی چتەوە ئەوە سەعات دوو هێشتا نەهاتیتەوە ئێستا وەختە کچی ئەتو مێش کوتکم کردم وەڵڵی بەو خوای هیچیش نەبی ئەتو شتەکەی گچکەی ئەوەندە گەورەکەی ئێستا سەبرتەبی بەخۆی هەموو تو بزانی بەگەر دیارتدا ئەوە مەسیرەکەیە باشە کوڕی خۆمە بخۆم لی بەرپرسم بەڵێ بەرپرسی لە مزگەوتێ لە نوێشکردنێ هیناتە مەشڕب خواردنێ ئەتو هیچ عەقڵ لەسەری نەبی بۆ خۆم دەهینمەوە سەڕێی ڕاست ئەوە ئیشی منە تێدەگەی تەداخل مەکەوەندا کوڕە تو چ جێت لێیە چ جێت لە منداڵانە ڕۆژ هەتا تاواری شەوان بەسەر خۆشی لێ من دێتەوە ئەو جەلەوەی ئەترسم تووشی هەبوو دەرمان و شتیوا بیتر نا تو شیشتیوا نابی بەڵێ ئەوەندەش بەرێ نابی، هەستە لەبەر ئەتو چ جێت لێیە زێ تۆ قسەی باش نازانی خراپ لۆ دەکەی ئەتو وا دەینە بەردەوی دەستە بڕ دەرێ بەڵێ. هەستە بڕ دەرێ ئێستا ئەوە ئەسمە دەرێ هەستە بڕ لە بەس پێش ئەتو چاون مەسئولیە با هەموو شتی. دەبڕ دەرێ دەی هەموو مشکلەکانی خۆت بێ خەسەرە من ئەلۆ ئەلو شێرزاد باشی؟ چۆنی باشی سپاس شێرزاد ئەو براکەم لای کۆڵانەکەیە بێت؟ بابێ لای دەرگاکە پارەکەی دەمێ باشە باشە باش سەرچاو خواحافیز بی شتی وەک چە ڕۆمان باوکت ئێوەی خۆشەوێ بابمە تەبعەن ئەمەی خۆش دێ ئەو متمانە و ڕێزە هەیە لە نێوانتانە بەڵێ هەیە لەبەر چێ پرسیارانە دەکەی شتێکت پێ ئەڵێم لە نێوان هەردووکمان بێت باشە شتی وەک چە باوکت ژنی دووەمی هەیە و تو ئاگار لە خۆتە چ دەڵێ گوێ بگرە بابم شتیوا لەگەمە ناکە بابم کوتڵی دێ ژنی بە سەداکەم بینی ئەوەی تو دەڵێی بوختانە ئەلو ڕێدار وا شێرزادم ئاگادار کردەوە بڕۆ پارەکەی لێ وەرگرە باش خواحافیز ئەو بوختان نییە دوورە لە ڕاستی باوەڕ بۆ شتانە ناکەم بوختانە ئەوە ڕاستیەکی تاڵە ئەتو درۆی دەکەی ئەمن ئێستا دەچمە لای بابم دانیش یەک دەقەش دانانیشم ئێستا دڕۆمە لای بابم ئەوە لە نێوان هەردووکمان نابێت باوکەی ژیان پلانەکە وەک خۆی جێبەجێکە باوک و کۆڕ ئێستا دوژمنی یەکەن زۆر سەلام لێ بکە چ بوو ڕۆمان بوو نا ڕۆمان نەبوو تو لۆ نەنووسی بۆ شۆی چ دەوێت ئەدی چێ بووە بۆ جیرانە بوو لە دەرکەیدا لە چه هات بوو تاقیقم لەگەڵ دەکەی دەبڕۆ بن و دەی بۆ شۆی هێشتا ئەو تووڕێ ساتی؟ ئەو پارەکەم لێ زوو بە بابڕۆی تاخیر دەبێت لێ بڕۆی نەفرەکە خانەی بریتەکان تەواوە ساعتێکی تر دەبێ بڕۆی دەی با بڕێ
کاکە بەو شەوە درەنگەی تەلەفۆن دەکەی بەو شەوەی معاملە ناکرێ سبەی وەرە کۆمپانیا دیا لە خواحافیز بابا ئەوەی جێم لێ بۆ ڕاستە چ بۆ کوڕم تۆ خیانەتە لە داکەم کردیا کوڕم ئەوەت لەکوێ زانێ ژنت بە سەداکەم هێنا پشتیوانیە کوڕم بابا ژنت بە سەداکەم هێنا کوڕمەوە تپەی بەنیوە تو دانیش پێ بڵێ بابا ببینێتت کوژم بەستا لەگوڵە تو ژیانی من وێران کرد قەسا کوڕم ژیانی من وێران کرد تو چی بابا زوم. چییە؟ دایە دەزانی چی کردێ دایە چی کردیا؟ خیانەتی لەت کردێ ژنی بەسەرتی نادایە چێوە لە جامی نادەیەوە بدە من بدە من شێرزاد ئەو ماڵەکەم بۆ جێهێشتی و چوومە دەرەوەی وڵات. ئەلۆ ئەلۆ دەزانیەوە چێ بۆ چێوەوە خۆت لە جێری وەدا وازی لێبینە دەزانیەوە چێ بۆ وازی لێبینە ئەو ژنەکەت بووە وازی لێبینە ژنەکەت بۆ ڕۆیشتی لە مۆتۆڕیە وازی لێبینە کوڕم وازی لێبینە وازی لێبینە دا دا لێم گەڕێ بابی کوژم دایە وازی لێبینە کوڕم دا لە پیاوچار چی ئەمنی فێرە چ کردایەوە دایە ئەوە ژیانی لێ وێران کردایە لە پیاوی نێژ و مزگەوتیدا ئەمنی فێرە بار و مەرشم خواردە کردایە دایە دڵی چم خۆش بین و بابم دایە ئەدو بابلی قسەکان هەموو ڕاستە کوڕەکەم ژنەکە لە بەخاتری خوای لێم خۆش بن ئەمش دەگەڕێمەوە سەر ڕێگای دینی ئیسلام ڕێ ڕاستەکە هەر دەبژێرم خدا هیدایەتم بدا ئینشاءالله